کۆبوونەوەی دووەمی سەرکردایەتی هاوبەشی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجامدرا. طبعاً لە کۆبوونەوەکەیە راپۆرتی ئەو لیژنانەی کە لە کۆبوونەوەی یەکەما دروستکرا بوو هەموو راپۆرتەکان هەڵسەنگێنران و تاوتوێ کران. بڕیاری پێویست دەرکرا بۆی سەبارەت بە داهاتوو چی بکەین، ئەو لیژنانە ئایا بەردەوام بن بەردەوام نەبن، لیژنەی نوێ دروست بکرێت. کۆبوونەوەکە کۆبوونەوەیەکی زۆر ئیجابی و بڕیاری زۆر باشی تیا دەرکرا و بڕیار درا کە کۆبوونەوەکانی داهاتوو بە شێوازی دەوری بکرێت و هەر شتێک کە مابێت لە راپۆرتی لیژنەکان کە لەم کۆبوونەوەیە ڕەنگە بە تەواوی چارەسەر نەکرابێ لە کۆبوونەوەکانی داهاتووە زیاتر تاکیدی لێکرێتەوە بڕیاری پێویستی لەسەر دەرەکرێت. دەستخۆشی لە دکتۆر دەکەم بە هەمان شێواز ئەوانەی کە دکتۆر باسی کرد کۆبوونەوەیشی تێر و تەسەل لەسەر مەوزوعەکان کرا کە ئێمە پێکەوە کە بڕیار لێدرا بوو ئەو پرسە گرنگانەی کە پێویستە ئەمڕۆ لە کوردستان و لە هەرێم و لە بەغدا و لە ناوچەکە کە قسەی لەسەر بکرێ تاوتێکرا هەمە و لیژنانەی کە پێکەوە هاوبەش دروست کراوە بۆ بابەتە تایبەتەکان کە هەموو تەوەرەکان لە کۆمیسیۆنەکان کە هەمانە لە ئەنجومەنی پارێزگا لە پەرلەمان لە مەسەلەی دارایی هەرێمی کوردستان بۆ وەزعی گوتەرانی خەڵک چۆن بە شێوازێک چارەسەر بکەیت و تەوەری ئەساسی ئەمڕۆ یەکێک لەم لیژنەی دارایی بوو کە باسێکی دوور درێژ کات چۆن ئێمە وەزعی خەڵک و گوزەرانی خەڵک و نقطەی ئەساسی بوو باسمان لێ کرد و هەموو هەواڵان ڕێی و تێبینی خۆیاندا لەسەر مەوزوعەکان و هیوادارین لە کۆبوونەوەی ئایندەش پێکەوە هەندێک بڕیاری تر هەیە کە گرنگە بۆ هەردوولا ئەوانە تاوتێ بکرێن و بڕیاری لەسەر بدێ.